هنا سنترال باركا او زاده بناي مالكوم اكسا يوم كاريجرتي مسلمانه ليره لامريكا طبعا زو برادر يجبر لك محمد علي كلاي يترجعت تيرور يانكر سنترال بارك گەلە گەورەیە نازانم چێن دەری تەسویر بکرێت سێوی گەورە نازناوی شاری نیویۆرکە نزیکە 800 زمان لەم شارەدا قسەی پێ دەکرێت پارکی ناوەندی سنترال پارک یەکەم پارکی گەشتاری بوو لە سەرتاسەری ئەمریکا کە لە ساڵی 1950 بە فەرمی کراوەتەوە لە ساڵی 1626 منهاتن کە مەنتیقەکە لە ناو نیویۆرک سیتی بە 26 دۆلاری فرۆشرایە لە خەڵکە ڕەسەنەکەی خۆی ئێستا کە بەپێی خەملاندنی ئەم ساڵ 2023 بە 4 تریلیۆن دۆلار دەخەملێنرێتن تەنها خەڵکی خێری بینی زۆر تعبانە ڕەشی گەلێک زۆرە لە نیویۆرک گۆشتان خۆشە ديمقراط زاڵە شینە ئێرە تەبان ئیتر حڕیەتی حەشیش خواردن و ئەوانە مێشکت کاس دەکا دیموکراتەکان منزەڕەشی جوانە ئێرە دیموکراتەکان زۆرتر حڕیەت دەدەنە خەڵکی لە مۆزوعی پەرکە زێڕینە و خواردنی دەرمانەوە و بابەتانە شتۆپەکەی وەستا ڕەجەبی خاڵۆن هیچ تێدا نییە سنترال پارک هەندێک تێنس و مێنس لەولای هەیە بەڵام ئەوە شارێکێکە تو لە ناوی بسوڕێەوە بەرەوەی وەختی زۆر پێ سەرف ناخێن لێرە نیویۆرک شارێکی ویلایەتێکی گەورەیە عاسیمەکەی ئەلبێنی پێدەرێن ئەلبێنی گەورەترین شارەکەیەوە معروفە نیویۆرک سیتیە وەکو مەساحە و وەکو عەدەد لە کالیفۆرنیای کەمتر و گچکەترە عەدەد سوکانی کالیفۆرنیا 39 ملیۆنە بە پێی ئیحسای 2021 نیویۆرک 19 ملیۆن و قسوورە 19 ملیۆنی تەنها نیویۆرک سیتی 8 ملیۆن و نیو زیاترە لە لۆس ئەنجلسی زیاترە تەبعاً ئەو پارک سیتیە ئەو پارک سنترال پارکە تقریباً فیلمی زۆری لێ دەرهاتیە ئەترەوە خەڵک خۆی دەچێشی حەشیی دەچێشی ویلایەتێکی وەڕاستی بێ سەروبەرە بەهەرحاڵ لە نزیکی لە 200 تا 300 فیلم لەو سنترال پارکێ دەرهاتیە تا ڤیدیۆشتی هەر شاد بن